چێشتی مجێور، ژیاننامەی خۆنووسی هەژار. زنجیرەی نۆزدەیەم. ڕۆژێک کرێکارەکان گوتیان کارمان بە قەبەڵ بۆ دانی، زووتر مەرەخەسمان کە جێژ نەدەکەی. کاری خۆیان بە زیادەوە کرد و سەعات 4 گوتم پسن. پاش تاوێک گەڕامەوە، خورمای زەهدیان لە پێش بوو. گوتم خورمای زەهدی کیلۆی بە 4 فلس بۆ جێژنکردن نابێ، ئێوە فریوتان داوم. یەکیان گوتی چۆن نابێ، بە ئیمام حوسێن سوێندا کە ساڵێکە دمم لێ نەداوە. 150 فلس بۆ ژن و ماڵم خەرچکەم یا خورما بکڕم. شەوێک باران بوو، دەگەڵ دارتاش و بەننا بە چراگاز چووینە شەوارەی کۆتران لە تەوی لە کۆنێکی ئیدارەی پۆلیس. 4 کۆترمان گرت. دارتاش گوتی کرێکار دێنم پێی چا دەکەم، 2 کۆتری بدەیە. کۆتری چی؟ من ڕازی نیم بێگار بکەن. برا تۆ ناتەوێ زۆر ڕازی بن و کەیفیان ساز بێ، دە بڕوانە. بە درناوێکی لە کرێکارەکان هێنا، پاکی کردن، لە نرخی ماندووبوونی سەر و پێوڕی خۆڵەی کۆترەکانی برد و هەر هەڵ لەپەڕی. چوم لە کونێکەوە خۆم لێگرتن. یەک دەیگوت کۆنە قامیش بسووتێنین، سەر کارگەر تووڕە دەبێ. ئەوانی تر دەیانگوت پیاوی چاکە دەمان بەخشێ. گوتم پسووتێنن بزانم چ دەکەن. لاقە کۆتریان کەوڵ کرد بوو، سەرەکانیان پاک کرد بوون، ڕیخۆڵەیان شوشت بۆوە، خست بوویانە سەر تەنەکەیەک و نابوویانە سەر ئاگر و هەر بیستیان وێگڕا لە خۆشیان گۆریانیان دەگوت و چەپڵەیان لێدەدا. منداڵێکی 16 ساڵە دەگەڵ کرێکاران بوو. ئێوارەیەک باوکی هات و دەگریا و کوڕەکەش گریا. چۆن پێتان نەگوتوو؟ برای چکۆڵەی مرد بوو، ناشت بوویان، تازە خەبەریان دەدایە کە من لۆمەی بابیم کرد. گوتی دەترسام تۆی ئیجازەی نەدەی و کارەکەی لە دەست بچێ. ڕۆژێک وەک هەموو ڕۆژان پاش کار چوومە مزگەوتی سوننی کە نزیکمان بوو، دەم و چاو پشوم. ئەو شارە 4 ماڵ سوننی و مەلایەکی لێبوو، کاروباری مڵکی پادشایان بەڕێوە دەبرد. لەو دەمەدا یەکێک لە مەلاکەی پرسی مامۆستا شیعەش وەک ئێمە موسڵمانن؟ بەڵێ کوڕم ئەویش وەک ئێمەن. گوتم ئوستاد مەفەرموو وەک ئێمەن، بفەرموو ئەوانیش دینێکیان هەیە. مەلا کە یەکێکی دەم و چاواوڵاوی کورتە باڵا بوو پرسی خەڵکی کوێی؟ کوردستان. ها کەرکووک؟ بەڵێ وەک کەرکووک. لەکوێ دەنووی؟ لە ئیدارەی پۆلیس دەگەڵ 2 کەسان. مەلاوەوانی تر گوتیان نابێ لەوێبی، وەرە حوجرەی مەلا. حاجی عەبدوڕەحمانیش کە مجێورە نان و چات بۆ ساز دەکا. هەرەو ئێوارە مەنجەڵ و قاپ و قاچاق و برینج و ڕۆن و زۆر شتی پێداویست. گەیشتە مزگەوت. حاجی کە تەی لێنا. حاجی چە حاجی؟ ڕیشێکی درێژی دووفلیقانەی ماش و برنج، بڵند باڵا، بێ سەوات، قەت دەمی ڕانەدەوەستا. لەسەر یەک قسەی دەکرد، تێنە دەگەیشتم دەڵێ چی، بۆ خۆشی نەیدەزانی چ دەڵێ. قسەکانی دەتگوت دێوجامەی کەوگرتنە، هەر پینەی لە ڕەنگێک و لێکی دەدان و دەیڕست تا خەو بەلایدا دەبردمەوە. مەسەلەن دەیگوت بەسرا دوورە، شبلی پیاوی خوا بوو، لە بەغدایە گەرمایە، ماستی گامێش شلە. جەواهیر القەلایید، بایەزیدی بەستامی، سەدەی غەراف، عەبدولقادر فادقلی جەننەتی، ئیتر لەو قەبیلە قوماشە لە دووی دەدا. منی شەر بۆ سپەی شەو دەفتەر و میدادم ئامادە کرد، هەرچی دەیفەرموو دەمنووسی. بازمێکی سەیری لێ دەرچوو بوو، بەداخەوە فەوتا. ڕۆژانە حاجی کڵاوێکی لۆتی چەقۆیانەی لەسەر دەنا، هەژن و ئاوێنە و لیزگەموری پێوە کرد بوو. سواری دارێک دەبوو، بە کۆڵاناندا ڕمبازێنی دەکرد. دەیگوت هەتکی نەفسە و ئەولیا وایان کردووە. 100 منداڵی وەدوو دەکەوت و دایان کردە قریوە. بەڕاستی حاجی لەکن سوننی و شیعەی شار بە ئەولیا ناسرا بوو. شۆفێران 1000 سوێندیان دەخوارد کە حاجی بە پێو ئەوان بە ترۆمبیل ڕۆیشتون. حاجی دە پێشدا گەیوەتە بەغدا. حاجی نامەی لە بەغداوە بۆ دەهاتن. من بۆم دەخوێندەوە. ژنە وەزیر و جێگەورە داوای نوشتەیان لێ دەکرد. دەعوەتیان دەکرد کە بە سەریان کاتەوە. دیار بوو لە بەغداش بە ئەولیای دەزانن. نوشتەکانی شێرخۆم بۆم دەنووسی کە دە پێشدا مەلا بۆی نووسی بوو. ڕۆژێک لە پاش کار و چاوشتن بە جادەدا دەچوو. تووشی کتێبخانەی شار بوو.
هەرچوو مەژوور کابرای کتێبدار یەک پێ ڕاستەوە بوو بە غاراوی سارد و چای بۆ هێنام لە پەی تا کتێبی دێنا و قوربانی بوو زۆر لە خۆم دڕدۆنگ بوو ئەم کابرایە کە نامناسێ ئەو کلکە سووتەی لە چییە بە زمانێکی زۆر لوس گوتی خێرە لێرەی سەر عەمەلەم و کار دەکەم قوربان من تۆم لە شوعبەی خاسە دیوە هەرچی دەفەرمووی دەبەر ئەمرتدا کابرام بۆ کەربووە بۆ دەنگ بکەم زۆر درەنگ زانیم شوعبەی خاسە بە ئیدارەی پۆلیسی سیڕی دەڵێن ئەو کەرەم نی لێگۆڕابوو خراپیش نەبوو شەوانە دەچوومە قاوەخانە تەویلەیەکی زۆر درێژ و پان پڕ لە نیمکەتی ڕقی درێژ عکسی جوچک و مریشکی ئینگلیسی جۆرج و ئیلیزابێت کچی کافرۆش و هەزار جینجر فینجڕی دی بە دیواراندا کرابوو نیمکەت هەموو پڕ دەبوونەوە و دەبووە هەراو چەقەیەک مەگرین خوا بزانێ من کە هیچ کەسم نەدەناسی دەفتەر و میدادێک و خۆم کردبووە خەبەرنیگاری خۆم کەچەڵەکان یەکچاوەکان زگزلەکان و لوتخوارەکانم دەبژاردن ئەو جار قسەم دەنووسینەوە چەند ماسیت گرت گامێشت کڕی تازە لە بەغدا هاتمەوە چوومە زیارەتی کەربەلا هەرچی دەیان گوت دەمنووسیەوە شەوێک پەیمانکار هات کە بە کرێکارەکان بڵێ بارەگێچ و خشتی بەتاڵکەن چوون پێم گوتن نەچم بێ پوڵ بیکەن داوای 10 دینار بکەن گوتیان هەر بە خۆڕاییمان کردووە هەتی و ڕۆژێ 12 سەعات کار دەکەن شەوهی خۆتانە کارگەر ئیعتسابیان کردو کابرا ناچار گوتی 6 دینار دەدەم فەورەن گوتیان باشە ڕانەوەستان بۆیان زیاد کرێ پەیمانکار زۆری ڕق لە من هەڵگرت بوو ڕۆژێک ڕیزە خشتەم دەبژارد گوتم چەندن 12,000 نەخێرەوەندە نین قیڕاندی تۆ دوژمنایەتیم دەگەڵ دەکەی پوڵێکی ناژیرفانمەوە پوڵەکەم دایەوە گوتم 16,000 و 4,000 لەبیر چووە بەرتیلم مەدەیە و حەقی کارگەرانیش مەخۆ کارمان تەواو کرد موهەندیس هات گوتی لە حیسابێکە من کردومە 7,000 دینار لە پێشی چونکە نەتێشتووە دزیم لێ بکرێ کەچی بەو حاڵەش دەرچوو کە لە ئیدارەی تەلەفۆنات چل گفتوگۆی نێوان نوعمانیە و کوتیان زیاد لەسەر حیساب کردووی گوتی تا ئێستا حقوقت مانگە 12 دینار بووە بچۆ بەغدا چەند وەرەقێک وەرگرا تا بتوانم بۆت بکەمە 18 دینار لە بەغدا کارەکانم کرد وەرەقەی عەدەمە مەحکومیەتم مابوو 6 ڕۆژ هەر دەچووم کۆمەڵە گەفسەری دەرەجەداری گەورە دەیانگوت سپەی وەرەوە ڕۆژی شەشەم پۆلیسێک لە دەرگا پرسی چ بوو دەڵێن سبەی کاکە چارەگە دینارێکم دەیە گورجێ ڕۆیشت و وەرەقەی بۆ هێنام سوێندی خوارد کە تەنیا 100 فلسی بەو گەیوە و 3 پەنجایی داوە بە ئەفسەرە زەلامەکان تا هاتمەوە کوت موهەندیس تەسادوفی کرد بوو بردبوویانە بەغدا هاتمەوە بەغدا دەگەڵ مەحموود ئەحمەد بوومە هاومەنزڵ کە ماوەیەک لە بەغدا ماڵ و منداڵی دەگەڵ بووە و خەرجی دەرنەبردووە ناردوونیەوە ستۆیمانی و خۆی ژوورێکی لە خانوویەکی هەژماڵی داگرت بوو بە تەنیا دەژیا مەحموود نیوەی ژیانی لە زینداندا گوزەراند بوو سەری زۆر لە گۆنگەڵ دەخورا لە پەرژ و بڵاویشدا وەک من کۆڵەوار بوو شەوانە ئارەقی هەرەگرانی بە لیوانێکی لێو قرنجاوی شکاو دەخواردەوە بە جووتەش چامان پێ دەخواردەوە دەبوو لێو بگێڕین خۆ لە قرنجاو لادەین نەوەک بریندارمانکە لیوانم دەکڕی دەیشکاند کە من وام پێخۆشە بەو لیوانە ڕای بوێرم جارجارە داعوەتی گۆرانی بێژ و مۆسیقاڕانی دەکرد بەڵام لیوان هەر نەدەگۆڕا شەوانە جلی کوردی دەبەردەکرد و دەردەچوو دەچووە قەحبەخانە یەکێکی بانک دەکرد پوڵەکەت دەدەمێ و کارم هەرەوەندە پێتا بۆم بگێڕێەوە چۆن گەیشتووە ئێرە و سەرگوزەشتت چییە چەند جارێک لەلایەن گەوادانەوە دارکاری کرابوو ترسام و قەحبەکانیان لێ بفڕێنێ ئەو چیرۆکانەی کۆ کردەوە و لە چاپیدا بە ناوی لە سایەی دەرەبەگیدا هەر فۆرمەیەکی دەردەچوو 200 دانەم پێدەهێناوە ماڵێ کدێب لە چاپ دەرچوو گیرا و مەحموودیان کرد پاش 20 ڕۆژ بەردرا کدێب نرخی 25 فلز نووسرا بوو کەلاوان بیستیانەوە خاوەنی گیراوە و نووسراوە سووتێنراوە بۆی دەگەڕان هەر نوسخەم بە 200 فلس فرۆشت و کە هاتە دەر بارێکم پارە بۆوە سەریەک نابوو بۆی گێڕامەوە کە ئەو دەم هێشتا ماڵ و ژنی لە بەغدا بووە و بۆ چیرۆک چۆتە قەحبەخانە نیوە ڕۆیەکی گەرما ژنێ خۆی بە ماڵا کرد یەک لەو ژنانە بوو کە مەحموودی ناسی بوو کاکە مەحموود هەڵاتوو
بیکە بە خاتری پیاوەتیت ڕزگارم بکە. هەرەو دەما ترۆمبیلێکی گرتووە و بردوویە تا قەراقشاری سلویمانی و گەڕاوەتەوە. پاش چەند مانگێک ڕێگەی کەوتۆتە شێخەدێیەک لە حەساری تەکیا سۆفیەک پێی گوتووە وەرە دایەخانمی حرەمی شێخ بانگت دەکا. کە دەچێ دایەخانم هەمان ژنە، خانم شانی ماز دەکا. کاکە مەحموود قەت لە منەتت دەرناچم. دایکم بەغەڵەت چووی بەخوا نەدەدناسم نەناوم مەحموودە لێت گۆڕاوە. خانم دەگری و دەڵێ بەڕاستی پیاوی. نا دایکم بەخدا نادناسم خدا حافیز. لە سۆفی مۆفیانم پرسی دایەخانم چۆن ژنێکە. ئەوەندەیان تاریفی خێرۆمەندی و ئیمانداری و بەزەیی گێڕایەوە کە باز ناکرێ. مەحموود بە عاقیدە چەپی بوو، بەڵام لە حیزبی کۆمونیست و پارتیدا ئەندام نەبوو. هەردوو گلاش خۆشیان دەویست. زۆر دڵاوا بوو. جارێک لەبەر دوکانەکەم کابراەک سرتەی دەگەڵ کرد. مەحموود ڕۆیشت و زوو هاتەوە. 3 دیناری دا بە کابرا ڕۆیشت. مەحموود ئەو 3 دینارت لەکوێ هێنا؟ کاکە ئەو پیاوە گوتی پوڵی سەفەرم پێ نییە، چوومە هەڕاجە بازار کۆتەکەم بۆ فرۆشت. زۆر کاری سەیری ترم لە مەحموود دیوە، بەڵام پێویست ناکە زۆرتری لەسەر بڕۆ. دوای هاوماڵیم دەگەڵ مەحموود ڕۆژێک لە ڕۆژان خانووەکەیان تێکداین کە تازەی کەنەوە. مەحموودیش خۆی نەقل کردە سلویمانی و ناچارسی پاڵم بردەوە ماڵی مام حوسێن. تووشی برادەرێک بووم گوتی وەرە من 80 دینارم هەیە، دووکان بە شەریکی دەکەینەوە. مایە لە من و کاریش لە هەردووکمان. دووکان نەبوو، دەبێ بڵێم تاقەیەکی پەل بوو لە دیواردا. هێندێک وردەواڵە و کتێبمان لێدانا. لە بەیانی زووەوە تانیوە شەو بە نۆرە لە دووکان دەبووین. خواردنمان سەمون و شەربەت بوو. زۆر ماندوو دەبووین و کەممان دەست دەکەوت. کتێبفرۆشێکی شیرازی لە بازاری کتێبفرۆشان خۆی کردە ئاشنامان. بەدەمیش زۆر کۆمونیستی غەلیز بوو. چەند کتێبی داینێ گوتی مەمنوعە، بەڵام زۆر خێر دەکەن. نازانم چۆن بوو کتێبمان نەهێنا بۆ دوکان. لە پڕ پۆلیس هاتن دوکانیان پشکنی و سەلامەت دەرچوو. دیار بوو کاکی شیرازی وەک قڕژاڵ بە 2 سەردەڕوە. 2 مانگی نەکێشا شەریکەکەم وازی لە دوکانداری هێنا. حیسابێکی کرد گوتی 12 دینارمان زەرەر کردووە، بدە 6 دینار. کاکە خۆت دەزانی 6 ئەس پێشک نابم. هەر چۆنێک بوو بەخشیمی و 1 فلسم دەست نەکەوت. لەو دوکانە ڕۆژێک منداڵێکی 12 ساڵە هات پرسی ماڵە ئیمامی لەکوێیە؟ من خەڵکی سابلاغم، ناوم عەزیزە و لە ماڵی نانەوام. ئیمامی مێردی خوشکم لە بەغدایە و سۆراغی ناکەم. دەگەڵ یا چوومە ماڵی براگەورەی ئیمامی کە ناوی محەممەد بوو. پاش دوکان فرۆشتن بێکار مامەوە. یەرمیای جوولەکە دیسان وەک فریشتە دەهاوارمەوە هات. دوکانێکی چکۆڵەی بەتاڵی بێبەرقی پەیدا کرد لەسەر خەیابانی ڕەشید لە لای حەیدەرخانە. هێندێک قەفەسە و جامەکی بۆ کڕی و شتومتی وردە و پردەی تێخست. گوتی 150 دینارم پێ قەرزداری. ئەگەر بوت بمدەوە دەناگردنت ئازاد بێ. مەشترسا من هەموو ڕۆژ پاش نوێژان دێمە لات و فێرە کاسپیت دەکەم. بەرق بە نۆرە بوو. دوکان و ماڵی وا هەبوو بە 3 ساڵ نۆرەی نەدەهات. یەرمیا جوولەکەیەکی کارمەندی بەرقی سازدا بوو کە بە 35 دینار بەرتیل بەرقی بۆ بتزێ. نوێژی شێوانێک 2 کرێکار بە ناردیوانەوە و کابرای کارمەند هاتن و بووینە خاوەن بەرق. ڕووی کردە یەرمیا دەبدە 35 دینار. های جوولەکەی سەگدین، تۆ دزی لە دەوڵەت دەکەی، دەبێت لە زینداندا بدڕزێنن. کابرا تۆقی خواخوای بوو هەڵێ بەتکای من کە خوا هەڵناگرێ 5 دیناری دایە. لە دوکان زۆر نەزان بوو. ئەو هەموو وردەشتە چۆن بناسمەوە لەسەری هەموو قوتووەکانم نووسی بوو. ماوەیەکی زۆری ویست تا شارەزایی تەواوم پەیدا کرد. یەرمیا ڕازی نەبوو کتێب بفرۆشم، بەڵام بە قسەم نەکرد. بەبەر کتێب فرۆشتنەوە مەجەل لەو ڕۆژنامەشم دادەنا. دەبوایە سەعات 4 بەیانی کە هێشتان تاریکان بوو بچمە دەفتەری ڕۆژنامە دابەشکردن. پتر لە 300 منداڵ و جوان و پیری لێبوو. هەرا بوو لە هەر ڕۆژنامەیەک کە ئەوسا نزیکەی 12 ڕۆژنامە دەردەچوو چەند ژمارەیەک وەرگرم. لە 10 فلس 2 فلس بۆ خۆم. ڕۆژی دوایی نەفرۆشرا و بەرمەوە و تازەم دەنێ. ناوی دوکانەکەم نابوو مەغزەن شوهەدا، بە یادی ئەوانەی کە لە خۆپێشاندانەکانی بەغدا کوژراون. بڵاوکراوەکانی حیزبی شەعبم دەفرۆشت کە عەزیز شەریف و ڕەحیم شەریف دەریان دەکرد و دەستە چەپی بوو. حیزبی ئیستیقلال دروست ببوو، دژی دەستە چەپیان بوو.
هەموو ئەندامەکانی وەک هەموو عەرەبی تر لات و چەقۆکێش بوون و هەر ترساندنیان دەزانی. شەوێک هاتنە سەرم ملیان لە شکاندنی جامخانە و دڕاندنی کتێباننا کە بۆچی ناوی دوکانت شوهەدایە. ڕەحیم شەریف بەیانی ناردی کە قەرەبووی زیانم بکاتەوە و شکایەتم بۆ بکە. گوتم لێم خراپتر مەکەن و هیچم ناوێ. ڕۆژێکی تر پۆلیس هات و 200 کتێبۆکەی چەپی لێ زەوت کردم. ئیتر یەرمیانەی هێشتی تر کتێب و ڕۆژنامە بفرۆشم. دووکان بە پتەوی کرا بە خەڕازی، ناویشمان کردە موختار. یەرمیا دەگەڵ خۆی بردمێ ناو بازار. بە جوولەکانەوە گەڕاین کە عومدە فرۆش بوون و هەموویان دەیان ناسی و لە کاری فرۆشتنە زۆریان احتیاج بە دەڵاڵی بازار بوو. دەیگوت ئەم کوڕا ئامۆزامە و بابی موسڵمان بووە، هەرچی دەیەوێ بیدەنی و من زامن. بە قەولی شێخ ڕەزا من کە یەک پارەیی جڵقم لە ئەزەل شک نەدەبرد، هەمیشە بای 300 تا 400 دینار مامانەتی جوولەکان لە دوکاندا هەبوو. هەموو پێنج شەموان داخڵم حیساب دەکرد، بۆ هەر عومدە فرۆشە شتێکم دەبرد و شتی تازەم وەردەگرت. ئێواران یەرمیا دەهاتە لام و دەرسی کاسپی فێر دەکردم. لە هەواڵەتی و ڕێشاندانی ئەوڕا زۆر باش ڕوون بوومەوە کە جوولەکە چەند لە موسڵمان و عەرەب و مەمانان زیرەکترن. دەمدی کە هەموو ئابووری عێراق و بازاری بەغدا سەری بە جوولەکەوە بەندە و هەموو هاوردەیەک لە دەستی ئەوانەوە بە عەرەب و بازرگانی عێراق دەگا. لەوانەی کە خۆم لێم دیون چەند نمونەیەک دەگێڕمەوە. ڕۆژێک یەرمیا دەگەڵم هات عەتر بکڕین. زۆر جۆرە عەتری بە مارکی فەڕانسە و ئاڵمان و ئیسپانیا و کوێ هەبوو. یەرمیا گوتی غەزەبتان لێبارێ هەمووی لێرە دروست کراوە. توخوا ئەگەر هەتانە عەترێکی 777 بدەنێ بۆ خۆم کە عەسڵە. شوشەکەیان بۆ هێنا بۆنی کردگوتی بەڵێ ئەوەم دەگوت کە خاریجیە. کابرا زرتێکی بۆ کێشە مردود مرێ بۆ کەریەتیت 3 ساڵە هیچ عەترێکی خارجی نەهاتۆتە بەغدا هەمووی دەستکردی خۆمانە. بەرەجێژ نام بوو چوینە بازاڕی شۆریجا تاوێک بە داڵانێکی تاریکدا ڕۆیشتی. بەگاڵتە گوتم یەرمیا دەڵێن جوولەکە بۆ جێژنە فەتیرا محەممەد ناوێک دەتەلیز دەنێن و شوژناژنی دەکەن. کوڕە من باوکم ناوی محەممەد بووە بۆ کوێم دەبەی پێکەنی. سەرمان لە عەمبارێک دەرهێنا مەنجەڵێکی یەکجار زەلامی تێدا دەکوڵی. دەگەڵ چەند کەسێک بە جوولەکانە کردیانە قلی و بلی بچین مارە هەڵبژێری. دەستکاری ئاڵمان، بریتانیا، ئیتالیا و وەک تەمری پۆستا شوشە لە کۆما هەڵگری. چکۆڵا، ناونجی، بەگرنج، ساف، بوتڵی ئاسایی. نرخی شوشە و مارک بڕاو ڕۆم بە خۆڕایی. ڕۆنی سەرمان بۆ هات یەرمیا نرخی بۆ دانان. بوتڵی پڕ 60 فلس، شوشەی هەرە چکۆڵا 400. ناونجی و بە دەرەجە لە 100ەوە تا 300 و دیاری شاڵمانی لەوانی تر بە نرخترە. لە جێژنەدا هەموو شوشەڕۆنەکانی سەرفرۆشران جگە لە بوتڵە سادەکان کە هەمووشیان یەک ڕۆم بوون و لە یەک مەنجەڵ تێکرابوون. کوڕێکی چکۆڵای 7 ساڵەی هەبوو ڕۆژێک کاتە بەر دوکان. گوتم گورجی ئەو دوو دەستە گۆرێویە بۆ بابت بەرە بیگۆڕێتەوە نافرۆشرێن. ماما ئەوە نرخیان چەندە؟ تۆ چت بەو قسانە داوە جا بۆ پێم ناڵێی. جووتی بە 7 فلس کراوە. دوای 2 سەعات یەرمیا هات ڕەنگی پەڕی بوو. گورجی کوڕم گوم بووە کەس نازانێت چی بەسەر هاتووە. من دیتوومە بۆم گێڕاوە بەڕاکردن ڕۆیشت. گوێی گورجی گرت بوو بەگریان هێنای. ئەم هەتیوە لەسەر پرد گۆرێوەکانی دەفرۆش تا قەد و جووتی ماوە و هەمووی بنەوە 200 فرۆشتووە. بەڵێ بێچووی مشک هەنبانە دەبڕێ. نسحەتی دەکردم دەیگوت ئەگەر تۆ لەسەر ئەم خیابانە قەوغایە دەسرەیەک ڕاخەی لە 100 کەس یەک 4 فلسی بخاتە سەر تا ئێوارە زۆرە. دەساگەر مشتری بە نرخی تۆ ڕازی نەبوو چەنەی لێدا ئەگەر ماڵەکە 100 خێر بکە بیدا با نەچێتە جێگەی تر. بازار نزیکە و دەیکڕیەوە. موسڵمان و جوولەکەیەک لە دەم بازاری شۆریجا شەمچەیان دەفرۆشت. مایەی قوتوە شەمچە 4 فلس بوو. موسڵمانەکە دەبوو بە 5 فلسی بدا تا فلسێک خێر بکە. جوولەکە دەیدا بە 4 فلس. جووە ڕۆژی 5 سندوقی دەفرۆشت و موسڵمان بە حاڵ نیو سندوق. ڕۆژێ بە زنێودان جووەی داگرت و ملی گرت کە تۆ بۆ کەسادی منەوە دەکەی. جووە گوتی نابرا من هەموو ڕۆژ 2 دیناری سندوقە بەتاڵەکان خێر دەکەم. جوولەکەیەک هاتە دووکان تێری چاک و خۆشی دەگەڵ یەرمیا کرد. گوتی کراسێکم دەیە. کراس مایەی دینار و 100 فلس بوو. یەرمیا گوتی 900 فلس. من لێم هەڵخورینجاند کە زەرەرمانە لێم مۆڕ بووە. مشتری نەیکڕی و گوتی گرانە و ڕۆیشت.
یەرمیا گوتی دەزانم مایەی چەندە ئەم جوولەکەیەش دەناسم چەند قیرسی چمەیە ڕاوەستە تەپکەم بۆ ناوەتەوە سبەی ئەو ڕۆژە ئێوارێ هاتەوە جگە لەو کراسە یەکجار زۆر شتی ماڵەوەی کڕی و چەقەی نەکرد کە حیسابم کرد 7 دیناری زیاد لێساند بوو دەیگوت ئەگەر ژن مشتری بوو سوێند بە چاویان بەسەری منداڵیان بخۆ دەنا بە خودا و قورعان بەهرە نادا ئەگەر مشتری شوشەعەتریان شتێکیان کڕی گوتیان ئەگەر خراپ بێدەیهێنینەوە قبول بکە موسڵمان زۆر تەمبەڵن لە سەتی یەکی حوسەلەی نییە بۆت بێنێتەوە هەمیشە شتێک کەمتر لە نرخی بازار بفرۆشە لەوانەی لێت نزیکن و زۆریان دەبینی قەت زیاد مەستێنە ناوی فرۆشیاری ڕاست سەرمایەیەکی گەورەیە خولاسە لە سایە و مامۆستایەوە زۆر شارەزای ئاڵوگۆڕی دوکانداری بوو کارەکەم بە گوێرەی دەزمایەکەمەکەم یان بڵێم دەزمایە قەرزەکەم باش بەڕێوە دەچوو جێخەویشم هەر لای مام حوسێن و دیوەخانی نەقیب